شد قال دكتور خالد عبدالإله ما مستای زانستین سیاسی زانینگه ها بغده شروع کاری سیاسی هم بحث کین دکتور قال لك سپاس که هیچ بغده قال مدانه برای مقام اسلامی چالاک بید دم در باز بیده نکر راستیان هیا برجواندی و ایش دانین افراشته لید پاش روژی دا هین چد بینن دی پاش وکشه یانجی دیسا دی ارشن خو دست بب که بنا مترسیل سر عراقه بسم الله الرحمن الرحيم. بناوي إخواي جورا سلاوتان لبيت سلاو لأيوة ولا تواوي بينراني كردستان بيشتو شوار سپاس بو أم ديوانداريا لا راسي دا لباري أوي سوريا كوا دەگوترێت بێگومان ئالنگارێکی زۆر گەورە هەیە هاوکات چەندین سەفقە لە خۆ دەگرێت ئەم پرسێکی فراوانە عێراق و تەواوی وڵاتانی دەوروبەریشی لە خۆ گرتووە بە بچوونی من هەڵوێستی عێراق هەڵوێستی لەگەڵ ئەوەیە کەوا ئەو واقعەیە کەوا دۆخێکی نوێ هەبێ لەبارەی چەکدەرانی مقاومە لە سووریا هەمویان بێگومان کشاونەتەوە لە ئەنجامی و ئالنگاری کەوا هەیە بەرامبەریان چونکە خۆتان دەزانن هێزە چەکدارەکان لە سووریا بوونە هۆی ئەوەی کەوا لە جەنگەکەدا ناوچەیەکی زۆر بگرن بە تایبەتی دیمەشق و هەموو ئەوانە بۆیە ئەوانی دیکە کشانەوە بۆیە ئێستا هیچ مقاومەیەکی عێراقی لە سووریا نییە و ئەمەش لەلایەن حکوومەتی عێراقی شەوە دیارە چونکە حکوومەتی عێراقی دەڵێ ئێمە بە وردی چاودێری دۆخی سووریا دەکەین بە هیچ شێوەیەک ناچینە ناو ئەم بابەتەوە و تێکەڵی ئەم پرسە نابین هاوکات عێراق دیدگایەکی ڕوونی هەیە کەوا ئەویش پرسی سووریا پرسێکی ناوخۆیە بۆیە پێویستە عێراق تێکەڵی پرسێکی ناوخۆیی نەبێت چونکە ئەمە پەیوەستە بە خەڵکی سووری و سووریەکان بۆیە ئێستا دەتوانم بڵێم عێراق ئێستا چاودێرێکی باشە لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازراودا ئەمە بێگومان کاریگەری بەسەر ناوخۆی عێراقیشەوە دەبێت بۆیە ئەوەی هەیە ئێستا پرسەکە پرسە پەیوەندی بە داعشەوە هەیە لەوانەیە لە هەندێک ناوچەدا ببێتە هۆی چالاک بوونەوەی ئەم داعش با بڵین گروپەکانی سەر بە داعش بەڵام ئەمریکا کردویانەتی ئامانج بۆیە لایەنی مقاومە یان هەموو گروپەکانی تایبەت بە مقاومە دەتوانین بڵێن لە سووریا نین هەمویان لەوێ دەرچوون چونکە ئێستا لەگەڵ کەوتنی ڕژێم هەمویان دەرچوون لەوێ سووریا نەماینە لێ العێراقینە مەبەستە مژاوە العێراقی پاشە ڕۆژە بەرەوە مقاومە دێت چ بە دێ چاڵاک بتەڤە یانژی ئیدی لوەیەکێ تێگەشتینە هێزەوانە دوێ بێتە کۆنتڕۆلکردن ناوە عێراقیدا نەبنە مەترسی بخور سەر عێراقی بخۆ لا بالتأكيد نابێگومان ئەم پرسەکە زیاتر ئەوەیەکەوە چەک لە دەستی دەوڵەت بێت بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیران چەندی جار ئاماژەی بەوداوە بە پاڵپشتی بەڕێز سیستانی ئاماژی بەوداوە کەوە پێویستە چەک لە دەستی دەوڵەت بێت واتە هەموو ئەم پرسە پێوەستە بەمەوەکەوە دەبێت ڕێکخستنێکی تەواو هەبێت نابێت چەک لە دەستی گروپی دیکە بێت نابێت چەک لەلایەن کەسانێک بێتکەوە لایەنگری ئەمریکانیان هەر لایەنێکی دیکەنە بۆیە دەبێت چەک لە دەست دەوڵەت بێت لەم بارەوە مقاومەی ئیسلامیش چەندین جار بۆتە ئامانجی ئیسرائیلەکان هاوکات مقاومەی ئیسلامیش بێگومان هێرشی کردوتە سەر ئیسرائیل ئەمڕۆ ئەگەر بێت و باسی دۆخەکە بکەین ئێستا عێراق زیاتر پێویستی بە ئاشتیە ئەم پرسەش لە ڕێگەی لێکتێگەیشتنی نێوان حکوومەت و ئەم گروپانەوە دەکرێت کەوا پێویستە دانوستانن بکرێت بۆ ئەوەی ئاگربەستێکی تەواو ڕابگەیەنرێت بەرامبەر بە هەموو ئەوکان وەک ئەو ئاگربەستێکەوە یەکەم جارکرا بۆ ئەوەی ئەم جۆرە ڕووداوانە ڕوونەدان و هێرش نەکەن سەر بن کە سەربازیەکان لە بەغدا بێ یان تەنانەت لە هەرێمی کوردستانیش بێ بە سلڤێری پرسیار ئەوە مەبەستە من گروپên çekdar û berê miqamê yani geştînevê qenaetî ku prostî vê çekên xwe radestî dewletê bikin yan jî ew karekê wisa nakin heta bidaxwaziyên hikûmetê razî nabin her wekî berê dê tevgerin
يعني أنا أتوقع هذا بەڵێ من باوەڕم وایە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە خۆ ئێمە دەزانین لە ساڵ 2005ەوە دەستورمان هەیە دەستور دەڵێ دەبێت چەک لە دەست دەوڵەت بێت بەڵام لەم هەموو ساڵی ڕابردوو ئەم هاوکێشەی ناتوتە جێ هێزە سیاسیەکان لە عێراق ڕایان گەیاندووە کەوە هەموو جوڵە سەربازیەکانی خۆیان ڕاگرتووە بەڵام ئەوانەی کەوە هەنە ئێستا لە عێراق تا ئێستا چەکی خۆیان لە دەستە و هەڵیان گرتووە و ئامانجان ئەوەیە کەوە بەرگری لە حکوومەتی عێراق بکەن بەڵام من باوەڕم وایە ئەو لە تێگەیشتێکەوە لە نێوان حکوومەت و ئەو گروپە چەکدارانە هەیە پێویستە ئەمە هێڵی سەرەکی دەبێت بۆ گەیشتن بە دانانی چەک بۆیە لە پرۆسەی ڕادستکردنەوەی چەک یان ڕادستنەوەی چەک بە دەوڵەت هەموو ئەمانە پێویستن و کاریگەریان بەسەر ئاسایشی ناوخۆی عێراقیشەوە هەیە ئەم گروپە چەکدارانە ڕۆلی جیاوازیان هەبووە بۆ وەک پاراستنی سنوور و حکوومەتی عێراقیش ئەوڕۆ نایەوێت ئەم دۆخە بەم شێوە بەردەوام بێت هاوکات دەیەوێت لە ڕووی ئەمن و ئاسایشەوە دۆخێکی سەقامگیر هەبێت و ڕێگە نادات بە هیچ لاینێکەوە لە هیچ لاینێکی سیاسیکەوە چەکی بەدەستەوە بێت بۆیە ئەمە دەبێتە هۆی ئاژاوژێری لە ناوخۆ بۆیە ئەمە تەنیا هێزە چەکدارەکان نییە خۆتان دەزانین ئەمڕۆ لە پێکدادانی نێوان هۆز و عەشیرەتەکانیش ئەوانیش چەک بەکاردێنن و چەندین جۆر چەکیان هەیە چەکی قورسیان پێەیە ئەوانیش بێگومان هەر لەم چوارچێوەیە بۆیە پێویست لە پلانێک دابنرێت بۆ کڕینەوەی ئەم چەکانە بەڵام تا ئێستا نەگەیشتووە ئامانج هاوکات دەبێت ڕێگری لە پێدانی مۆڵەتی چەک بدرێت بە تایبەتی چەکی مامناون و چەکی قورس چکە ئەمە کاریگەری بەسەر کۆمەلگەی عێراقیەوە هەیە و لەوانەیە ڕوبەڕووی ئالنگاری زۆر بینەوە و لەوانەیە نەتوانین کۆنتترۆلی چەک بکەین لە عێراق تەنانەت ئەوانی کە لە دەستی گروپە چەکدارەکانیشن بابەتی ئێرشکردن یان نە ئێرشکردن دەمە بێدە ڕەنگەش بووی ئەمریکا و ئیسرائیلێ و ئەوێن بەرژەوەندێن وانە پێکڤین ڕۆژەڵاتە ناوەڕاستە گەلک گرنگ نەبێت هەندیوەیەک و ئەوە بەرێ هاتیەکردن مەبەستە مژی ئەوە حتا ئەگەر هێرشی نەیە نەکردن بەرژەوەندین ئیسرائیل و ئەمریکای دەڕاستن چکی وساتەتە گوتن یعنی دوورا عێراقی پشتی سووریە تێت سووریەژی پشتی لوبنانê و piştî Hemasê Xezeyê hatiye. Yani prostî jî diya fişara eger û sabit dê bigihta Iraqê yan jî ne. بەڵێ من باوەڕم وایە ئەو ڕێکارانێکەوە حکوومەت گرتوێتیە بە تایبەتی لەسەر ئاستی هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵەت هەوڵی ئەوە دراوەکەوە ئەم گۆڕەپانی عێراق دوور بخرێتەوە لە تەواوی گرژیەکان چونکە ئێستا ئەمە گەیشتونەتە قۆناغی سەقامگیری سیاسیە و لەسەر ئاستی ئەمریشەوە بێگومان ئەم سەقامگیریە هەیە بۆیە پێویستە لەلایەن ئیسرائیلیەوە چەندین جار هەڕەشە کراوەتە هەڕەشە بووە بۆ سەر عێراق هاوکات ئامادش هەندێک ناوچەی بە ئامادش گرتووە بۆیە ئەمە دژی سەقامگیریە بۆیە کاتێک سەیری مقاومە ئیسلامی دەکەن یان حەش شعبی دەکەن هەموو ئەوانە بوونەتە هەرەشیان بەسەر هەولایەن ئیسرائیلەوە بۆیە عێراق ئێستا نایەوێت لە ناوخۆی عێراقەوە بەرژەوەندی باڵەکانی خۆی قوربانی شتی دیکە بکات بە تایبەتی ئەو ئالنگارێنێکەوە هەیە ئیسرائیل لە ساڵی 2018 کاتێک عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیران بوو هات 50 خاڵی سەر بە حەش شعبی کردە ئامانج ئەمە لە کاتێکدایە فەرماندەی گشتی هێزە سەکدارەکانی عێراق عادل عەبدولمەهدی ئەو کات سەرۆک وەزیران بووە ئەگەر بێت و باسی ئەوە بکەین عێراق نایەوێ بچێتە ناو ئەم هەموو گرژی و ئاڵۆزی و سەق بەستوییەکەوە هەیە چونکە ئەمڕۆ ناوخۆی عێراق دەیەوێت لە دۆخێکی ئارام و ئاسایش بژیت دەیەوێت لە سەقامگیری و گەشەپێدانی ئابووری بێت دەیەوێت فکرەی زیاتر لەسەر پرۆژەی ڕێگەی گەشەپێدان هەبێ پرۆژەی دیکەی گەشەپێدان هەبێ بۆیە نایەوێ ئەمڕۆ بەشداری لە شەڕ بکات کە شەڕێکی گەورەیە لە لوبنانە لە سووریایە لە یەمەنە لە فەڵەستینە
بۆیە پێویستە ئەمانە هەموو دۆخە لەلایەن حکوومەت و وەزارەتی بەرگریەوە بە شێوەیەکی ڕاست و دروست بخوێندرێنەوە چونکە ئەوڕۆ پێویستە چاودێری دۆخەکە بکرێت هاوکات لەم بۆچوونەوە جوڵەکانی بەڕێز دکتۆر فواد حوسێن واتە جوڵە دیبلۆماسیەکان زۆر گرنگە بە تایبەتی لەگەڵ تورکیا و ئێران ئەمە کارێکی زۆر گرنگ بوو پێویستە ئەمە زیاتر پڕێ پێ بدرێت بە تایبەتی کۆنەوەکانی دۆحەکە چەند ماوەیەک بە لە ئێستا بەسترا بوو هاوکات قۆناغی ئاستانە ئەوەش بەشێک بوو لە جوڵە دیبلۆماسیەکان بۆ ئەوەی قسە بکرێت لەسەر قۆناغی دوای بەشار ئەسەد عێراق ئێستان ئامادەیە و نایەوێ جگە لە ڕووی دیبلۆماسی هیچ پاڵپشتێکی هەبێ عێراق ئامادەیە ڕاوێژکاری بکات عێراق ئامادەیە پاڵپشتی پیشان بدات هاوکات کاتێکی لەدەستدایە عێراق یعنی هەرێما کوردستانê veçtî هەرێما کوردستانê ji bo parastina hevsengiya hêzê li navçeyê bi taybetî ji li Iraqê roleka karîger heye hikûmeta Sûdanî gel serkirdatiya Herêma Kurdistanê çawa tişên Iraqê parêzin ku nekeftet nava şerî da pevbeşî me besta min hêzên Iraqî gel hêzên pêşmerge serkirdatiya Bexda û Hewlêrê بڵێ کاتێک باسی ئەو هاوکێشێ دەکەن ئەمە هاوکێشێکی ڕاستەقینەیە بەڕێز سوودانی دەوێت لە قوڵایی هەولێر و لە قوڵایی بەغداد تێدەگات لە دۆ بابەتەکان تێدەگات بۆیە ئەو پرسانێکەوە پەیوەندیان هەیە بە کێشمەکێشی نێوان لایەنە سیاسیەکان هەوڵی ئەوەداد ئەومە دوور بخرێت بۆیە دەوێت پەیوەندەکانی لەگەڵ هەرێمی کوردستان باش بکاتەوە چەندین جار سوودانی لە سەردانەکانیدا ئەم باسە کراوە خۆتان دەزانن پرسی سەرژمێری هەر بە سەرپرشتی بەڕێز سوودانی بووە هاوکات بەڕێز سەرۆک بارزانی و کاتێ و بەڕێز مەسعود بارزانی هەموو ئەمانە وەک سوودانی زەختیان لەوە کردبوو جگە لەوە ڕێکەوتنامەی شنگال یان با بڵێن پرسی دۆشەکانی نەوت و گاز لەوە هەموو ئەمانە لە پلانی بەڕێز محەممەد شیاع سوودانیدایە بۆیە بوونی بەڕێز سوودانی و بوونی پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ لایەنەکان و هاوکات قسەکردن لەسەر تەواوی پرسە هونەریەکان دەبێتەوەی ئەوەی کەوا هەموو کێشە و ئاڵوزیەکان بەلاوە بنرێن و ئەمە نایەوێ ئەمە بێتە بە زیانێک بۆ خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان بەشێکە لە خەڵکی عێراق بۆیە پێویستە لە ڕێکاری هاوسەنجیدا ئەمە لە چاو بژیرێت بە تایبەتی لە پرسی بودجەدا دەبێت بەشە بودجەی هەرێمی کوردستان بدرێت بۆ پەرەپێدانی پرۆژەکان و دەبێت دادپەروەری هەبێت لە دابەشکردنی سەروەت و سامانی ئەم وڵاتە بەڕێز سوودانیش هەر هەوڵەکانی ئەوە بووکەوە سەرژمێرش بۆ ئەمە بەسەکراوە ئالیێن دم تایبەتیژیان بەحسا پاراستنا سنووران بکەین مەترسی دێ هەبن پاشا ڕۆژێدا دەستەیە تحریر شام تنێت ناوا سنوورێن سووریەدا ڕانەوەستە ببتە دەرفەتێک بۆ ڕێکخستنین تونندڕە و دیسا سەر هەل بدن یەکگرتنێک هەبە گشتی ببتە مەترسی بۆ سەر ڕۆژەڵەتە ناوەڕاست بەڵێ من باوەڕم وایە تەواوی ئەو لێدوانانەی کەوا دراوە لەبارەی لەم بارەوە پرسەکە ئەوەیە ئەمنیەتی سووریا پەیوەندیدارە بە ئەمنیەتی عێراق لێک تێگەیشتن هەیە لەسەر ئاستی ناوچەیەوە لە بەغداشەوە ئەم لێک تێگەیشتنە هەیە بۆ ئەوەی کەوا بۆ نمونە پرسی ڕێکەوتنامەی شنگال زیندوو بکرێتەوە ئەمەش هەر لەم چوارچێوەی ئەوەیە چونکە خۆتان دەزانە عێراق و سووریا سنوورێکی دوور درێژی لەگەڵ یەکتر هەیە لە نینەوە بابلین لە نینەوە بێ بۆ تاوەکو سەرەوە تاوەکو ئەنبار ئەم سنوورە بەردەوامە بۆیە زەویەکی فراوان هەیە لە نێوانیان ڕێکەوتنامەی ئەمنی پێویستە لەم چوارچێوەیە جێبەجێ بکرێت هاوکات پاسەوانەکانی سنوور لەوێ جێگیر بن لە بەرامبەر هەر ڕووداوێک لەگەڵ ئەوەش دەبێت هەرێمی کوردستانیش بەشداری لەم ڕێکەوتنە ببێ لەلایەن بە تایبەتی بوونی سوپای تورکیا لە بابڵین لە باکووری عێراق و لە هەرێمی کوردستان ئەمە کاریگەری ڕاستەخۆی بەسەر سەروەری خاچی عێراق هەیە هاوکات بوونی چەکدارە سووریەکان و هەوڵی هاتنەژورەوەیان بۆ ناو عێراق ئەمەش پێشلکاریە عێراق ئەمەی ناوێ عێراق دەیەوێ ڕێکەوتنامەیەکی ئەمنی هاوبەش لە نێوان هەردوو لایە هەبێ هەوڵی سەرەکی ئەوەیە خۆ هەمومان دەزانین ئەو گروپە چەکدارانە
ئامانجان ئەوە بوو کە بەشار ئەسەد بڕوخێن نەوەکو بێن تێکەڵی ناوچەشتی کە بێ بۆیە ئێستا هەوڵەکان بۆ ئەوەیە تەواوی پێداویستەکان دابین بکرێت بۆ ئەوەی سنووری عراق پارێزراو بێت تەنانەت سنووری هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بۆیە نەک تەنیا لەبارەی پرسی سووریا بەڵکو لەبارەی هەموو دۆخێکەوە دەبێت پارێزراو بێت بۆ نمونە لەگەڵ ئێرانیش ڕێکەوتنامەیەکی ئەمنی هەیە لە نێوانیان لەگەڵ کشانەوەی گروپ ئۆپۆزیسیۆنەکان لە سلێمانی جێگیرکراویان لە ناوچەی دیکە جێگیرکراون ئەمەش لە چوارسیەوە ڕێکەوتنێک بووە بۆیە لێرەدا دەتوانم بڵێم هیچ دژمنکاریەک نییە ئەمە تەنیا ڕێکەوتنێکە کراوە لەگەڵ لایەنەکان لەگەڵ دراوسەکانمان دەبێت لەم چوارچێوێک کۆبینەوە ناکرێت ئەمانە بە شێوەیەکی ئەرێنی بەکاربێنێت و نابێ هیچ لایەنێکیش تێکەڵی کاروباری ناوخۆی عراق بێ و دەبێ پەیوەندێکی ئاساییمان هەبێت لەگەڵ تەواوی وڵاتانی دەوروبەر گەلک سپاس دکتۆر خالد عەبدولئیله مامۆستای زانستین سیاسی زانینگەها بەغداد شروع کاری سیاسی پاکی ڕاستەخوینش بەغداد گەلمەدا بوو گەلک سپاس بۆ دکتۆر